حکومەتە کاتیەکەی مستەفا کازمی لە هەوڵەکانی بۆ ڕێکردنەوەی عێراق و جێڕانەوەی بۆ سەر ڕێڕەوی دەوڵەتداری بەردەوامە. سەرەڕای کۆسپ و لەمپەرەکان لەگەڵ خاوی پرۆسەکەدا کازمی پاش هاتنە سەردەسەڵات هەوڵەکانی بۆ سەپاندنی یاسا و نێشتنی پاشاگەردانی دەست پێکرد کە پاش 100 ڕۆژ لە دەستبەکاربوونی بەردەوامی هەیە. لەو چوارچێوێشدا دوو پرۆسەی گەڕان و پشکنین بۆ نێشتنی دیاردەی چەک هەڵگرتنی نایاسایی و گێڕانەوەی ئارامی بۆ هەردوو شاری بەغدای پایتەخت و بەسڕەی عێراق بە فەرمانی کازمی بەڕێوە چوو. لەو بارەوە لیوا تەحسین خەفاجی و تەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق ڕایگەیاند ئەو هەڵمەتە ئەمنیانەی کە بەرەبەیانی شەممە ئەنجام دران پەیامێکی ڕوونە لەوەی ڕێگە بە هەڕەشەکردن لە ئاسایشی هاوڵاتیان نادرێت. خەفاجی لە لێدوانێکی ڕۆژنامەوانی داوتیشی دەبێت چەک تەنیا لە دەستی دەوڵەت دابێت بۆ ئەوەی کەس نەتوانێت یاری بە ئاسایشی هاوڵاتیان و یاساوە بکات. ناوبراو ئاشکرای کرد کە ئەم جۆرە هەڵمەتانە بەردەوام دەبن بە تایبەتیش لەو کاتەی هەست دەکەن هەڕەشە لەلایەن تیرۆریستانەوە یان کەسانی دەرچوو لە یاسا لە ئارادایە. لای خۆشەوە عەمید یەحیا ڕەسوڵ و تەبێژی سەربازی سەرۆگۆزیرانی عێراق ڕایگەیاند لە ناوچەی حوسەینەی بەغدا پرۆسێکی پشکنین لە کاتژمێر 4 سەر لە بەیانی دەستی پێکردووە و لە کاتژمێر 7 کۆتایی پێهاتووە. لەو پرۆسێدا 3 داواکرا و دەستگیر کراون. دەستیش گیراوە بەسەر 2 چەکی مامناوەند لە جۆری RPG و BKC و 121 چەکی کلاشینکۆف و 7 دەمانچە و 8 نارنجۆک و 11 مۆبایل کە بۆ مەبەستی تەقینەوە بەکارهێنراون لەگەڵ 3 ئامێری پەیوەندی مۆتۆرۆلا و 7 پارچەی یەدەگی فیشەک. وتەبێژی سەربازی سەرۆگۆزیران ئاماژەی بەوەش کرد کە پرۆسێکی دیکەی گەڕان و پشکنین لە بەسڕە بەڕێوە چوو. لە ئەنجامدا 10 داواکراو بە پێی مادە جیاوازەکان لە یاسای عێراقی دەستگیر کراون. هاوکات دەستگیراوە بەسەر 3 تورەکە مادەی C4 لەگەڵ TNT و هەروەها 2 چەکی BKC و 7 چەکی کلاشینکۆف و 3 چەکی تر لە جۆری GC لەگەڵ چەکێکی قەناس و چەکێکی هاوێژەری 40 ملیم و دەمانچەیەک و 7 ئەمباری تەقەمەنی. لە بەیاننامەیەکیشدا شانەی ڕاگەاندنی جەنگی دەڵێت پرۆسەکەی بەغدا چەند فەوجێکی دژەتیرۆر و هێزی تایبەت و فرقەی زرێپۆش و مەفرەزەی سەگی پۆلیسی سەر بە وەزارەتی ناوخۆ بەشدار بوون. هەروەها لە هەڵمەتەکەی بەسڕەدا چەند کەرتێکی سوپا و لیوای پیادە و دەریاوانی و پاسەوانی سنوور و پۆلیس بەشدار بوون. هەر شەوی ڕابردوو دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق توانی بەڕێوەبەری لقی کۆمپانیای مێرسیدس بێنز کە 3 ڕۆژ بوو ڕفێنرا بوو لە ناوچەی قاهیرەی ڕۆژهەڵاتی بەغدا ئازاد بکات. ئەم هەڵمەتە لە دوایەوە دێت کە لە ماوەی ڕابردوودا هەردوو شاری بەغدا و بەسڕە نائارامێکی گەورەی بەخۆیەوە بینیوە لەسەر هەڵدانی موشک و کوشتن و ڕفاندن و تەقینەوە. ئەوەش نیشانەی پرسیاری لەسەر حکومەتی مستەفا کازمی دروست کرد بوو.